ژینگەی سۆران ئەمڕۆ هەنگاوێکی گەورەی ناو بەڕێوەبەرێکیش لە کۆیە سەرجەم ئەو پێنووسانەی کۆ کردوێتەوە کە واژووی پێکردوون. سڵاوتان لەبێت. ئەو شەقامەی کە بە شەقامی مەرگ ناسراو بوو لە ساڵانی ڕابردوودا چەندین ڕووداوی دڵتەزێنی هاتوچۆلەی ڕوودا ئەمڕۆ بە شێوەیەکی مۆدێرن و ئەندازیاری کرایەوە. شەقامی بەردەم تونێلی پێشڕەو بۆ هەواری شار بەهۆی لێژی و ناڕێکی لە ڕێگاکەدا ماوەیەکی زۆر بوو شۆفێران بەدەستیەوە گرفتار بوون، بەڵام ئەمڕۆ بە شێوەیەکی دووساید و مۆدێرنانە کرایەوە. درێژەکەی کیلۆمەترێک و نیو و پانیەکەی 30 مەترە. هەرکە لە سیتەکەوە دەچیتە سلێمانی و لە تونێلەکە سەردەردێنی تا دووسایدی هەواری شار دەتوانیت بە شەقامە نوێیەکەدا بڕۆیت و بێکێشە لێ بخڕیت. هەر لە کاتی کردنەوەی شەقامەکەدا شاهۆ عوسمان جێگری پارێزگاری سلێمانی وتی شەقامی 100 مەتریش زۆری نەماوە و لە کاتی خۆیدا تەواو دەبێت. ئیدارەی سەربەخۆی سۆران هەنگاوێکی گرنگی بەرەو پاراستنی ژینگە و دڵنیابوون لە سەلامەتی هاوڵاتیان دەنێت، ئەویش بە دانانی دوو ئامێری پێشکەوتوو لە فەرمانگەی ژینگەی ئیدارەکە. یەکێک لەو ئامێرانە تایبەتە بە دیاریکردن و ئاگادارکردنەوە لە هەر جۆرەتی شکدانەوەیکی ئەتۆمی و ئەوی دیکەشیان بۆ پێوانەی ئاستی پیسبوونی ژینگەی ناوچەکەیە. هەژار ماهیر بەرپرسی ئەو فەرمانگەی ژینگەی سۆران بە 1964 وت دابینکردنی ئەم ئامێرانە لە چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ حکوومەتی عێراقدا بووە، چونکە وەک دەڵێت بەهۆی هەڵکەوتی جوگرافی سۆران کە ناوچەیەکی سنووریە بوونی ئەم جۆرە ئامێرانە زۆر گرنگە. گرنگی ئامێرەکە دیاریکردنی تیشکە زیان بەخشەکانە بۆ ئەوی توانای تۆمارکردنی هەر جۆرە تیشکێکی زیان بەخشی هەبێ کە لە ئەگەری هەر جەنگون ئالۆزیەک لە ناوچەکەدا بڵاو ببێتەوە و ئەم سیستەمە دەست بەجێ ئاگادارکردنەوە دەنێرێت. ئامێری دوام کە تایبەتە بە پێوانێک ئاستی پیسبوونی ژینگە لە یەکەم ڕۆژی کارپێکردنیدا ئاشکرای کردووە لە ئێستادا ژینگەی سۆران پاک و خاوێنە. بڕیارە 28 ئەم مانگە میوانان و زیارەتکارانی ئێران لە دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانەوە بێنە هەرێمی کوردستان و لەوێشەوە بەرەو نەجەف و کەربەلا بڕۆن. وەک ساڵانی ڕابردوو هەرێمی کوردستان خۆی بۆ پێشوازی لەو میوانانە ئامادە کردووە و لە ئێستاوە شۆفێری پاسەکان ئامادەکاری خۆیان کردووە بۆ گواستنەوەی زیارەتکاران. لەگەلی عەلیبەگی ژوێزگەیەک بۆ پشودان ئامادە کراوە، خێمە هەڵدراوە و کورسی و فێنکەرەوەدانراون و دەیانەوێت گەشتە ئاینیەکەیان بۆ بکەن لەگەڵ تێکەڵکردنی لەگەڵ بدیمەنی جوان و سەرنجڕاکێشی کوردستان. ماوەی 5 ساڵە زیارەتکارانی ئێران لە ڕێی دەواازەکانی هەرێمی کوردستانەوە بۆ بەشداریکردن لە چلەی ئیمام حوسێن دەچنە کەربەلا و نەجەف. زۆرتریشیان لە حاجی ئۆمەرانەوە داخڵ دەبن. بە شێوەیەک لە 2 ساڵی ڕابردوو لەو دەواازەیەوە زیاتر لە 220,000 گەشتیار بۆ چلەی ئیمام حوسێن هاتوچۆیان کردووە. بەڕێوەبەری فەرمانگەی پاسپۆرتی کۆیا لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونیەوە تا ئەمڕۆ هەموو ئەو قەڵەمانەی پاراستووە کە مامەڵەی هاوڵاتیانی پێ ئەنجامدا و دەژڵێت لە هیچ واژوویەک پەشیمان نیم کە بەو قەڵەمانە کردومە. لە ڕۆژی 7 شوباتی 2020ەوە فەرمانگەی پاسپۆرتی کۆیا کراوەتەوە و عەقید سەرکەوت عوسمان بۆ بە بەڕێوەبەری، بەڵام بەهۆی ئەوەی پاسپۆرت فەرمانگەیەکی خزمەتگوزاریە بە وتەی عەقید سەرکەوت لە ماوەی ئەو 5 ساڵە 149 قەڵەمی تەواو کردووە و ئێستا نۆرەی قەڵەمی ژمارە 150ە. ڕوونیشی کردەوە هەر لەو ماوەیەدا بەو 149 قەڵەمە 50,000 مامەڵەی هاوڵاتیانی ڕای کردووە، هەرچەندە قەڵەمەکان بەتاڵن و چیتر نانووسن، بەڵام وەک جەنابی بەڕێوەبەر دەڵێت دڵم بەو قەڵەمانە خۆشە، چونکە لە خزمەتی خەڵک بەکارم هێناون و هەمووشیانم پاراستووە و ڕۆژانە کە دێمە سەر کارەکەم یەکەم شت چاوم دەچێتە سەر ئەو قەڵەمانە. هەر بۆیە ئاسوودەم کە دەبینم ئەو ژمارە قەڵەمەم لە خزمەتی خەڵکی خۆمان تەواو کردووە و ئیمزایەکم نەکردووە ئاستەنگ بۆ هاوڵاتیان دروست بکات. باڵە بەرەزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 1964 ئەویش ئەوەیە کە تەندروستی سلێمانی ئەمڕۆ بڵاوی کرۆتەوە لە حاڵەتێکی دەگمەنە نەشتەرگەریان بۆ کوڕێکی تەمەن 29 ساڵ ئەنجام داوە کە لە کاتی نەشتەرگەریەکەدا 16 موکێش و 8 دەرزی و 2 بەرگی موکێشیان لە ناو گەدەی نەخۆشەکەیە دەرهێناوە و تەبێژی بەڕێوەبەری گشتی سلێمانی قسەی بۆ 1964 کردو ئەڵێ من ناتوانم هیچ زانیاریەک لەسەر ئەوە بدەم کە ئەم موکێش و دەرزیانەی بۆچی خواردووە لەبەر تایبەتمەندی نەخۆشەکە لە ئێستایا ناتوانن هیچ شتێک ئاشکرا بکەن، بەڵام ئەوەیە کە حاڵەتێکی دەگمەنە ئەمڕۆ نەشتەرگەرێکی دەگمەن لە سلێمانی ئەنجام دراوە و 16 موکێش و 8 دەرزی و 2 بەرگی موکێشیان لە ناو گەدەی نەخۆشەکە دەرهێناوە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.